ئاماری لیژنەکانی سەلامەتی پیشەیی و دەستەبەری کۆمەڵایەتی سەندیکاکان لە لقی سلەیمانی یەکێتی سەندیکاکانی کرێکاران لە بەرواری 1/1/2022 تا 30/12/2022 بەم شێوەی خوارەوەیە. 7122 کرێکار خۆی لای ئێمە ناونووس کردووە و ئەندامە لە یەکێتی سەندیکاکانی کرێکاران لقی سلەیمانی. لەلایەن لیژنەکانی سەلامەتی پیشەیی سەردانی 696 شوێنکار کراوە. لەلایەن لیژنەکانی تۆمارکردنی دەستەبەری کۆمەڵایەتی 3772 شوێنکار بەسەر کراوەتەوە. لە ماوەی ساڵی ڕابردوو واتە 2022 14 کرێکارجیانی لەدەستداوە، کەسیانیان ئێرانیە، یەکیان کرێکارێکی سووریە، یەکیان کرێکارێکی تورکە، 9 کرێکارەکەی ماوەتەوە کوردن. و لە ئەنجامی سەردان و چاودێریکردنی ڕەوشی کرێکاران لەلایەن سەندیکاکان و لیژنەکانمانەوە بەم ڕێژانەی خوارەوە گوزەرانی کرێکارانتان پێشکەش دەکەین. بۆ زانیاری هەموو لایەک، کرێکاران لە تەواوی هەرێمی کوردستان و عێراقا هیچ موسسەیەکی حکومی، هیچ سەندیکایەک ناتوانێت ئامارێکی دەقیقی کرێکار بدا بە ئێوە و بە ڕاگەیاندکارەکان و بەڕای گشتی. هۆکارەکانی جۆرا و جۆرن. بە هۆکاری ئەوەی بەس کرێکاری بیانی 3 جۆر کرێکار لە ئەم هەرێمە ئیشەکە کە هەندێک لەم کرێکارانە بە یاسایی داخلی هەرێمی کوردستانە بن و هەندێکیان ئەو کرێکارانن کە بە گەشتیاری داخڵە بن، ئەمانە پیان ئەڵێن کرێکاری نایاسایی، و هەندێکیشیان ئەو کرێکارانن کە تا ئێستا لە کەمپەکانان و نەڕۆشنەتەوە کە ئەمانە بەڕاستی ئێستا بە ڕێژەکەی بۆتانە خوێنمەوە کە ناونووز ناکرێن لە هیچ شوێنێک لەم هەرێمی کوردستانە. و ئەمانەی من باس یەکەم سەبارەت بە سلەیمانی و ناوچەی سلەیمانیە. ڕێژەی لە 182 کرێکارانی گرێبەست کاریان نییە، لە 182 کرێکاران گرێبەستی کاریان نییە، ئەوانەشی گرێبەستی کاریانیانە زۆریان نایاساین لە شوێنکارەکانە. لە 176 کرێکارانی ڕۆژانە موچە وەردەگرن و زۆربەیان یاسایی نین، یعنی کرێکارەکان کرێکاری ڕۆژانن و زۆربەشیان بە یاسایی لە شوێنکارەکانە ئیش ناکەن. لە 170 کرێکاران لە شوێنکارەکان دەستەبەری کۆمەڵایەتیان نییە کە ئەمە خەتەرێکی گەورەیە بۆ سەر ژیان و گوزەرانی کرێکاران. لە ئایندەیان کرێکارانە تووشی هەر کێشەیەکی بەرکەوتن جان لەدەستدانە بن، وەکو کابرایەکی هاوڵاتیەکی ئاسایی ئەنێژرێت و لەبیرەچێتەوە. لە 100% کرێکاران بیمەی تەندروستیان نییە لە تەواوی هەرێمی کوردستانە. لە 150 خاوەنکارەکان مۆڵەتیان نییە، لە 153 خاوەنکار مۆڵەتی نییە و هەشیانە مۆڵەتەکانیان تازە نەکردوێتەوە. لە 182 کرێکاران پشووی مانگانەیان 2 ڕۆژە و زۆرێک لەم کرێکارانەش پشۆکانیان پێ ناکدرێ و شمولی ناکە. لە 125 دەستی کار لە ڕەگەزی مەینێ و کەمتر لە چاو ڕەگەزی بەرامبەر و لەم ڕێژەیە لە 116 کرێکارانی ژن موچەکانیان کەمترە لە کرێکاری پیاو. لە 175 کرێکاری بیانی لە شوێنکارەکان بوونیان هەیە کە بەداخەوە حکومەتی هەرێمی کوردستان چەند مانگێک بەر لە ئێستا بڕیارێکی دەرکردووە کە ئەبێ لە 170 کرێکاری خۆماڵی لە شوێنکارەکانیشکەن. جێی داخ و نیگەرانیە. من تێناگەم بۆچی حکومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەو بنەمایەی کە لە ساڵانی ڕابردوو ڕژێمی فاشی بەغا ئیشی لەسەر کردووە، بڕیارێکی ڕێکەوتنێکی نێودەوڵەتی ئیمزا کراوە کە ئەبێ لە 180 کرێکاران خۆماڵی بن لە هەرێمی کوردستان و لە عێراقا و لە 120 بیانی بێ. ئەو لە 120 هەر کرێکارێک دە کرێکاری خۆماڵی فێری کار بکات و کرێکارە بیانەکە کرێکاری فەنی بێ. لە 170 کرێکاران تەمەنیان لە خوار 16 ساڵەوەی، ئەوانەش کە لە خوار 16 ساڵەوەن کاری قورسیان پێ دەکرێت کە ئەمە جارێکی کە کێشە کۆمەڵایەتیەکان کێشەکانی کار هەلی کار و بەرکەوتن و کێشە کۆمەڵایەتیەکان زۆرتر کردووە لەم بارەیەوە. بەڕاستی لایەنێکی معنی نییە ئاوڕێکی جدی لەم بابەتە باتەوە و بە وردی ئیشی لەسەر بکەن سەبارەت بە کرێکارانی خوار تەمەن 16 ساڵ.